سەردانی پەیتا پەیتای نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان بۆ تورکیا سەرنجەکانی ڕاکێشاوەتە سەر ڕۆڵی یاریکەرێکی ناوچەیی لە هاوچەشە ناوخۆیەکانی کوردستان و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا کە ئەویش حکوومەتی ئەنقەرەیە. لە ماوەی کەمتر لە 2 مانگی ڕابردوودا ئەمە دووەم جارە کە نێچیروان بارزانی بە شێوەی ئاشکرا سەردانی تورکیا بکات و لەسەر پرسە هەستیارەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە گفتوگۆ بکات. بەپێی ڕاگەیەنراوە ڕسمیەکانی وەزارەتی دەرەوەی تورکیا، تەوەرەکانی دانوستان و گفتوگۆکانی نێچیروان بارزانی لەگەڵ حکوومەتی ئەنقەرە مەیدانێکی فراوان لە هەناردەکردن و فرۆشتنی نەوتەوە بگرە تا کێشەکانی عێراق و پەکەکە لە باکوور و پەیەدە لە ڕۆژاوای کوردستان لەخۆ دەگرێت. ئەندازەی پەیوەندیەکانی نێچیروان بارزانی لەگەڵ تورکیا لە ئاستێکدایە کە ساڵی 2010 سەرەڕای ئەوەی هیچ پۆستێکی ڕسمی حکومی نەبوو، بەڵام دوجار لەگەڵ ژمارەیەک لە وەزیر و بەرپرسانی هەرێم کە دیارترینیان ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان بووە بۆ دانوستان سەردانی ئەنقەرەی کردووە. بەر لە دەرکەوتنی قەیرانی بودجە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیدا، نێچیروان بارزانی لە 30 تەمموزی ساڵی 2013دا سەردانی ئەنقەرەی کردو لەگەڵ ئەحمەد داود ئۆغڵو وەزیری دەرەوەی ئەو وڵاتە کۆبەوە. ئەجەندەی سەردانەکەی نێچیروان بارزانی لە بەردەم ڕای گشتی کوردستان ئاشکرا نەبوو، بەڵام بەپێی ڕاگەیەنراوێکی ڕسمی وەزارەتی دەرەوەی تورکیا لەبارەی هاوکاریەکانی هەردوو لە سەبارەت بە وزە و بارودۆخی عێراق گفتوگۆ کراوە. ماوەیەک دوای ئەوەش کاتێک کە حکوومەتی ناوەندی عێراق بەهۆی قەیرانی نەوتی نێوان هەولێر و بەغدا بۆ جێی هەرێمی کوردستانی بڕی، لە 15 دوای 2014 نێچیروان بارزانی جارێکی دیکە ڕووی لە تورکیا کردووە و لەگەڵ ئەردۆغان کۆبەوە. بەپێی هەواڵێکی ڕۆژنامەی میلیەت، بارزانی لەو دیدارەدا داوای بڕی 90 ملیۆن دۆلاری لە پارەی نەوتی فرۆشراوی هەرێمی کوردستان بە سنگافورە کردووە. هیچ سەرچاوەیەکی ڕسمی ئەو هەواڵەی پشتڕاست نەکردەوە، بەڵام دواتر سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان ڕایگەیاند کە ئەوان دەتوانن موچەی فەرمانبەران بدەن و تانەر یەڵدەز وەزیری وزەی تورکیاش جەختی لەوە کردەوە کە ئیدی کاتی ئەوە هاتووە کە نەوتی کەڵەکەبووی هەرێم لە بەندەری جەیهان بفرۆشرێت و ناکرێت لەوە زیاتر لە عەمبارەکاندا بمێنێتەوە. پەیوەندیەکانی نێچیروان بارزانی لەگەڵ تورکیا تەنها بە کەرتی وزە و هەناردە و فرۆشتنی سامانە سروشتەکانەوە سنووردار نییە، بەڵکو لە ئاستێکی ئەوەندە فراواندایە کە تەنانەت مەسەلەیەکی وەک کۆنگرەی نەتەوەی کوردستانیش لە ڕیزی بابەتی دانوستانەکاندایە لەگەڵ سەرانی تورکیا. وەزارەتی دەرەوەی تورکیا لە بەیاننامەیەکی ڕسمیدا ڕایگەیاندووە کە یەکێک لە تەوەرەکانی سەردانەکەی ڕۆژی 30 تەمموزی ساڵی 2013 بارزانی لەگەڵ داود ئۆغڵو مەسەلەی کۆنفرانسی نەتەوەیی کورد بووە. بەپێی بەیاننامەیەکی دیکەی ئەو وەزارەتی تورکیا کە ڕۆژی 31 دەی 2013 بڵاو کراوەتەوە، دیدارێکی دیکە لە نێوان بارزانی و داود ئۆغڵودا کراوە کە تێیدا بەدەر لە مەسەلەکانی عێراق و ناوچەکە بارودۆخی سووریا تاوتۆ کراوە. دوای دیدارەکەش نێچیروان بارزانی ڕایگەیاند کە ئەوان ئەو دەسەڵاتە ئۆتۆنۆمیە بە ڕسمی ناناسن کە پەیەدە ڕایگەیاندووە و ئەحمەد داود ئۆغڵوی وەزیری دەرەوەی تورکیاش لێدوانێکی هاوشێوەیدا. فراوانی تەوەرەکانی دانوستان و هۆکارەکانی سەردانەکانی نێچیروان بارزانی بۆ تورکیا بۆتە هۆی ئەوەی کە بەنسبەت چەند ساڵی ڕابردوو زیاتر هەز بە حوزوری تورکیا لە سیاسەتی ناوخۆیی و دەرەکی هەرێمی کوردستاندا بکرێت.